لەو سجنەی کە لە ناو سجنی نۆگە سەلمانە ئێمەی تیابووین بوو بە جێی بوو بە هۆی مردنی دوو خوشکم لەوێ. ئێستا تووسێکە خوای گەورە ببینە گشت چواردەی چوار یادیەکاتەوە خواوە باران و با یادیەکاتەوە. ئەوەیە ئەنفال بکرێتە کتابێک کە لە کرێتە دەفتەرێک بخوێنێتەوە لە زانکۆکانە لە شوێنەکانی ترا بە وەکو نەوەکانمان کە بزانێمە ئەو کارە ساتە ئەو زەحمەتە وەسەر ئێمە هاتووە. شاڵاوی ئەنفال دەستی پێکرد حکومەتی باعسی دڕندە بەرنامەی ئەوەی داڕش کە خەڵکی دێکان ڕاگۆستی شارک یاوکم بیان خەرجە دەفڵاتی خۆی لەو پەلاماردانە لەو پلانی باعسی بوونی ئەو کاتەی ڕژێمی سەدام ئێمە خەڵکی دێکەی خۆمان وەکو دێکانی تری ئاوسیەکانی وەکو دێکانی تری ئاوسێمان بەرەو شاڵاوە کەوتین هەر کەسە لە شوێن و مەسەن ماڵی خۆی هەڵکەنریایی کە لە شوێن و ماڵی خۆمان هەڵکەنریاین ئێمە چونە دێکانی دەوروبەری خۆمان پێویست ناکە ناوی دێکان بووم دەی هەوارە قۆڵ و چونە پەلە وشک دوایی ئەو دەی کە تیا کۆکران من لە سوورە بوو لە من لە سوورە ئێمە سێ شەوماین وەکو خۆمان سێ شەوماین و دوای سێشەوەکە بە زیلی عەسکەری بارکریین ژن و مناڵ و پیاو هەمووی بەیەکۆ ئەوە نەبوو بە ئارەزوی خۆت سواربی ئەوان بە زوڵم سواریان ئەکردین بە زوڵم بە کۆمەڵ سواریان ئەکردین سواری ئیڤاکان بارکراین بۆ قۆرت لە قۆرت و شوێک ماینەوە ئەم باسکردانە ئەوە نییە بڵێ باس سوار بووم و دابەزیم ناڕەحەتیەکان بەدەم ناگەڕێت بەڕاستی بە لە ناو من خۆم ناواقیعەکان ئیسە لە خەیاڵی خۆمە ناو ئیڤەکان ئەدەمە لای کەلارەوە بەرە قۆرەت و ئەچم بەس ئەمە بە شێوازی دەم ناوتێ ئەم حکایەتە بەڕاستیەکەی ئەم ئازارە ئەم ناڕەحەتیە چوینە قۆرەت و لە قۆرەت و شوێک ماینەوە ناخۆشترین ژیانمان بوو ناخۆشترین شوێن و ڕێمان بوو ناڕەحەت بوو ینی هەر ناوی ئەوە ناوی شوێن بوو جگە لەوەی کە شوێنەکە بە ناڕەحەت و تەنگ و ناڕەحەت و قەرەباڵخی ئێمە بۆ شوێنە زۆر بوو بارانیش لەسەر ئەباری خوای گەورە کاتەکەی هەرم کاتانە بوو ئەو ساڵە بارانە ساڵ بوو بارانیش لەسەر ئەباری خەڵک بەڕاستی سەری لێ تێک چوو لایەک جێمانی مەسەن برا و کەس و کاری لای حەیوان و لە شوێنانی تر لایەک باران لەسەر ئەباری نەی ئێڵا بە هیچ شێوێ سەر دەربکەی کە مەسەن بیرێ بکەیت تۆ لەوەی سواری ئەم ئیڤەن نەبی یا سواری ئەم مەکێن نەبی نەکەوێتە شوێن ئەم قافڵە ئەو شەوەی لە خۆرت و ماینەوە بەیانیەکەی بارکرایین بۆ تۆبزاوە ئێمە لە تۆبزاوە قسەیان بۆ ئەکردین بە ناوی شیعاری گەورە گەورە هیچی وان نەبوو بۆ عەسرەکەی ئەگەر هەڵە نەبم لە خەیاڵمە هەورێکی ڕەش هاوردی هەورەکە وەکویتە چۆن بارانەکەی سەریع و تکەی قەوی ئاوا هەورێکی ڕەش هاوردی بانگوازێکیان کە بە سەماعیکی گەورەتیان ئێوە کوڕ و کەس و کاری ئێمن و هاو ئەوە بشنە قاعەکانتان لەبەر خاتی ئەوەی کە تەڕنەون دەستکاری ماڵ مەکەن خەڵک هەتا ئەوێش ماڵی لەی خۆیان بردوو ئەوەی کە پێی کرای وەکو یاتاخ و ئەوە خواردنێکی کەم مەسەن جەوبان و ئەوانە خەڵک ماڵی خۆی خۆش گەرەک ئەگەر یەک پیاسکەش بێت هەموو ماڵ و شتەکانمان جێڵاو چوینە قاعەوە چوون بۆ قاعەکەمان زۆر ناڕەحەت بوو قاعەیەک کەوا مەسەن 20 متر بە ئەگەر چوار بێ ئەگەر بە هەشت بێ لەوە کا 100 نەفەر 150 نەفەری تیابێ ئەو 150 نەفەرە لە ژن و مناڵ پێکات ئەگەر بمانێ باسی ئەنفال بکەین و باسی زامەکانی ئەنفال بکەین و باسی ئازاری ئەنفال بکەین بەدەم ناوترێت یعنی ئێوە گەنجن ئەم شتانەتان نەبینیە ئەوەی کە ئێمە بینیمان بەڕاستی زۆر ناڕەحەت چونمان بۆ ناو قاعەکانی دەبێت تۆبزاوە ئەفونکەن تۆبزاوە ئەو شەوەی کە لە تۆبزاوە ماینۆ ژن و مناڵ بە یەکەوە بووین ئێمە یعنی ئینسان ئەگەر مناڵ ئەگەر گەورە پێویستی بەوەی سەر ئاوێ بکە یعنی ئەم قاعی کە ئێمەی تێکیان هیچ سەراوێکی تیان نەبوو نیان ئێڵا هەر دەرگای قاعەکە عەسکەرێکی لێوەسیا و کەوان بە هیچ شوێ خەڵ دەرودەشت نەکا ئەم دەرودەشت نەکردنە بووە هۆی ئەوەی کە خەڵکی ئایبنە لە ژوورە بێت سەراوی خۆی بکە حتا بەیانی بەریانداین لەگەڵ پیاوەکانیەکمان بینیوە دەستیانکە ناو نووسین و ئەوانەی کە معلوماتی خوێنیان وەرگرت لە خەڵک ئێمە هەتا ئەو کاتە باوکمان لێلا بوو نەک باوکی من گەنج و پیاوی زۆرمان لێلا بوو کە بەیانی ناویان نووسی و ئیتر بە مەرانی خۆیان گەیشتنکەوە خەڵکیان تەواو کۆنتترۆل کردێ و خەڵک زەلیلی زەفی حکومەتی بەعەس و دارودەسەکەی بووە ئێمەیان جیا کردو دووبارە ژن و مناڵ بەجیا پیرە ژن و پیرە پیاوی ئەختیار بەجیا پیاوی گەنجیش بەجیا ئەوەی کە خۆیان بە گەنجی ئەزانن پیاوەکانمان هەر ئەوە نەبینی من ئیتر لەو ساتەوە نازانم بەزە بە چەنی چەنە ینی چواردەی چوارەکە دانراوە دانریا چواردەی چواریا مەسەن بۆ ئەنفال نازانم بەزە بە چەنی چوار بوو
ئیتم لەو ئاخر جاری بینینی باوکم بوو کە بینیم لە تۆبزاوە لێمان جیا کراوە لەگەڵ دایکم و خۆیش و براکانم لەگەڵ کەس و کار و قەومەکەمان ئێمە بار کریان بۆ دبست یعنی بارکردنەکانمان کە بۆ ناو ئیڤە یا لە سجنێک و بۆ سجنێکی تر لە قۆرەت و بۆ تۆبزاوە بۆ دەبت ڕابکەن خەڵک ئیمڕۆ حیوانیش ئاژەڵیش بەو شێوازە بار ناکات لە سیارێکی بچووک 20 نەفران تێک یعنی لە تۆبزاوە بۆ دەبست ئێمە ناتوانم بێژم 20 نەفەر بەڵام لە 15 نەفەر کەمتر نەبووین لە سیارێکی بچووکە ئەمە ئەوان مەرامیان ئەوەیە کە خەڵک بە زۆری بگەێنە سجنەکان و ئیتی گویان لەوە نیە تۆ ناو سیارەکە عەزێت هەبێ عەزێت نابێ حسابی ئینسان و حسابی مرۆڤیان بۆ ئێمە ناکە چونە دبست لە دبست 2 مانگ و 20 شەو ناخۆشترین ژیانی ئێمە ئەوە بوو کە لەوێ زانیمان ئەوە ئەم خەڵکەی ئێمە دەسەسەرە و بەعەز بە تەواوی کوردستانی کۆنتترۆل کردە و پیاوەکانی ئێمە ژێر دەسڵاتی بەعەز کەوتن وە شتێک نەما بە ناوی دیەکان وە شتێک نەما بە ناوی ئاوایەکان لە هەشتاوەش لە مانگ 4 دەستی پێکردە ئێمەی لەژێر دەم تۆف و تەیارەوە جێش بڕۆ و تەیارە بێت جێش لە سەنگاڵە ڕشیا لە ئاشداخ بەرامبەر دیەکەمانە لە داوێ شەڕ دەستی پێکرد پێشمەرگە پشتگیری هەر بەدەوام بوو کوڕەکان ئێمە لە شەڕا بوو زەرامەکانمان لە شەڕا بوو لەم لاوە لە تازە شار کیمیاییدا لە تازە شار کاولی کرد ئەو سعاتە ئێمە دەکەمان جێلا یەکەمەمان جێلا ڕۆیشتین چوینە دۆڵێک پێژن نازانموش کەپەل شاخ و داخێ سەختە وەختێک مازانی مختار ئاوایەکەمان نوێنەری ناردە شۆنمانە کچێخۆ وەتی بێن بۆ شار ئافۆتێکی سەدام حوسێن دەستی پێکرد ئێمە جێژبان سەرمانی گردە هیچ داڵدەیەک نەماوە بمێنینەوە ئافاتێکاوە ڕێوە ئافاتەکە بۆ 3 ڕۆژە ئەوەی نەیەت بەر کیمیایی و دەرد و مەرەکە فێمە یەکێ خۆم وتم ناڕۆم ئەتاک و ئاخر کەس لە دوای زەلامەکانیش ڕۆیم تەسلیم بووم بەڵام لە ئافاتە ئەگەر بینیوەتان ئێژێ ئەمانە کەفتە بەر عەفو عام لە ئالیاوە ڕسمی زۆر ئەدات چەکەکان هاوە بان چۆکیان و ژامانی هاوە بالملیان و ئەوانە ئەو زەلامێ لە زەلام ئێمەی هاتیە زەلامان 400 زەلام لە 12 چوار لە قادرکەرم بار کریا زەلام ئێمە بەر ئەو شاڵاوەکە بەس ژن جێمە ژنیش 3 قافڵە ژن بریا لە منتقەکە لە قادرکەرم مستەشاری زێباری هەڵسیاوتی ناوێت ژن بووری ئایلە بووریە بەس تەنیا مەوادی بگیرێ موادەکەیش لەساس بۆ ئەوە بگیرێ بەر بدرێن نەکوە ڕەمی بکرێن محتەسم زەلامێمەی بێت شێخ محتەسم قادرکەرم خڕیانی کرد لە ئالیاوە ئەو ڕۆژە ئێمە گەیمانەجێوە بەیانە تەیارەی کۆپتەر 5 تەیارە هات دوانی نشت و عەلی کیمیایی و بارقی تیا بوو عەلی کیمیایی و بارق داوای زەلامەکانیان کرد گشتی مقاتل منەوتی ئەی پێش ئەنفا پێش ئافاتەکە لەکوێ بوونوە مقاتلتون خۆتی وەک ئەوان ئەگیرەیت وە محتەسم خۆتی هاوڕێ ئەوانی گشتی لوی داوە فەرج لە ناویان گەڕیاوەتەوە 2 کوڕ مناڵیش لە ناویان هەر لە قادرکەرم وتیانەمە موالدەکە شولی ناکە خەڵک وەکو سۆرانوانە پاڵیان پیان و ناهاتنە توی سەباسییان بۆمانەکەن ئیتر کەفتنەوە ناوێت نیشانیان شکانە کەیف و سەفای خۆیانیان کردووە عەلی کیمیایی و بارق ئیتر نەمستەشار و نەکەست باریانیان کرد گشتیان ڕاست بۆ بتیانە چمچەما و گەڕانیان نێنە بۆ تۆبزاوە لە تۆبزاوە 1 شەومانە تۆ و بەیانەکیە سعات 8 بار کریانە هەتاکو و دوای نوێژ ئیشا ڕۆینە لە ڕێک لایەن داوە تۆ و باسەکرێ منتقەی عەرعەرە لەورە چاڵ هەڵکنیاوە شۆفر گرمەی تێ بوو لە بارانە ڕایانیان گردووە مەلایە درۆزن 2 ئایەت قورئانی خوێناوەتە سەریان ناو ڕزێ فیشەکیان پیان ڕستیان ناو چاڵەکەەوە مردوو زنوەکو یەک خۆکیاتە بانیە 2 مانگ و چەندێ لە دەبزماینەوە دوای ئەوە بەرەو نورە سەلمان براین نورە سەلمان شوێنێکی مەرگە براین بۆ راگە شەو بوو لە قاڵەقاڵی مناڵ و ئەوانە ئەوم لازم حیجازە زۆر زەلامێکی تند و زەلامێکی تۆنڕە بوو بەگیان کورد و مناڵ و گەورە و بچکیوانە ماینەوە لەورە خەڵکی هاوارێ کرد مام ڕەشید مام کێ فڵانکە ساریرە کۆمەڵێکی ئەختیار و پیر لەوراگە و ئێمەی مناڵان لەگەڵ دایکمەوانایمان کرمانیانە ئەو قاوشەوە 2 مانگ و تقریبەن 10 ڕۆژ ئێمە دەشت و خۆرمانەیەدی کە وەختی ئەو نورە سەلمانە ئاوێن بۆمانە هاورد ئاوێکی تاڵ هەم شۆری هەموو ئەو مناڵانەی کە ئەو ئاوەیە نەخوارد تەحمولیان نەیەکە داوەگە شۆری و لەبەرەوەی پێشەوەیە
هەمویان تووشی نازوڕۆین و نەخۆشی و ئەوانە هاتن هەمویان ئەمرد ئەم سەر ئەمردن ئەو مناڵانە ئەبریان وە دەرەوە چاڵەکریا بەقەدەر بنگسێک چاڵەکری ئەمەە عرزەکەی مارمە ڕۆڕەخۆ ئەو مناڵانە هەمووی ئەو سەگە ڕەشەی نوگرە سەلمانە دەریانە کورد و ئەیانی خوارد تاکوی ساگەیشە ئەو گۆڕانەی نوگرە سەلمانە لە تەنشتی نورە سەلمانەوە بەرەو خۆر هەڵهاتی ئەوە تاگوی ساگە ئەو شوێنەیە چەند ساڵانە ئێمە ڕۆین وەکو نەیەتێکی خۆمانە سەردانی نورە سەلمانکەین بەڵام بەداخۆ تاگوی ساگە ئەوان بەدەم گاوەستنی ئەو فەلاحانەوە کە لەی سەری مناڵەکان و سوقانی گەورە ئەوانە هەڵەدرێتەوە ئێمە لەوێ من خۆم دایکم لەگەڵ خۆمان لەگەڵ کۆمەڵە ژن و مناڵی قەوم و کەس و کارۆک و بنەماڵەکەمان بێجگەلەوە ئەوە نەبوو بێژی خەڵکی کوێ یا خەڵکیشی شوێنێکی ئەوەی کورد بوو لەوێ لە قاعەکان بەیەکۆ بووین بە عام خەڵکی دێهاتەکانی چواردەور من خۆم سێ خوشکم لێلاو لەگەڵ دوو برایترم و لەگەڵ دایکمە دوو مانگ و بیست شەو لە دەبزماینەوە لە ژیانێکی پڕ لە کولەمەردی پڕ لە ناڕەحەتی پڕ لە نائینسانەتی لەو شوێنان نامرۆڤی لەو شوێنە کە تۆ 100 نەفەر 200 نەفەر پێشتە قاعەیە بەبێ ئەوەی جەیەکت بێ بەبێ ئەوەی بانێکت بێ بەبێ ئەوەی پێخۆرێکت پێوێ ئیتر ژیانێکی زۆر ناڕەحەت بوو ئەمە شتێکە بەدەم باسی ئەەکەین ئەنا نەفلیم نەباسکردن نەنووسین نەقەڵەم هیچ شتێک ناتوانێت حەقی خۆی بەو ئازارەی ئێمە بدا بەو ناڕەحەتی ئێمە بدا کە تۆ لە سژنێک یابی فەرمووی لەم قاعە دانیشتی من کورسیەک و مێدێک لە بەردەمە و کارەبا و گڵۆپ و هەموو شتێکم بۆ ئامادەکرا بتوانم قسە بکەم بەڵام لەوێ هیچ شتێک نییە کە تۆ ئینسانی ئەبێ بیژیت ئەبێ بیشیت ئەوە نییە بتکوژن و نەجاتت دە دوو مانگ و بیست شەو لێ ماینەوە برایەکم بەناوی کامەران ئەمری خوای کرد لەوێ لەگەڵ مناڵی تر هەر براکەی من نەبوو بەڵام من ئەوەی کە لە خەیاڵم بێ و باسی بکەم براکەی خۆمە برایەکم لە دەبز بەناوی کامەران ئەمری خوای کرد هەر هۆکاری مردنەکەی پێم وابێ لە ماڵ و حاڵی خۆمان لە دێکەی خۆمان شوێن و ژیانی خۆش و ماڵ و حاڵی خۆش بۆ ئەو کاتە بۆ پێویستی ئەو کاتە خەڵژیانی بەژە حاڵی خۆی باش بوو لە ناو دبدا بۆن و بەرام و کۆمەڵی خەڵک بە ئەنواعتێک کەڵکریا و کۆمەڵێشتی ناڕەحەت و خواردن دەکات و ساتی خۆی نەبوو ئەوانە بوو بە خۆی مردنی براکەی من و دەیان مناڵی تری بێباوک لەوێ عسکەرەکان لیان سندین و بردیان لەسا لە گۆڕستان بینێژن ئیستا ئەم دەقە نازانین گۆڕی لەکوێ و چۆن ژێرا ئەوەی من نازانین دوای دوو مانگ و بیست شەو قەراری ڕژێمی بەعز وا بوو ئێمەیان بار کرد بۆ نوگە سەلمان پێشی ئەوەی ئێمە بارکەن نوگە سەلمان قاعەکانی دەبێت بەش بوو بەشی ژووری ئێمە بارکریان 500 نەفەر بوون ئەوەی کە عەقڵمان بڕی ئەو خەڵکە بۆ زنە بە چاڵکردن بارکریا لەبەرچی ئەوانەی کە ئێمە بینیمان نیان ئێڵا ئافرەتەکان یەک کرا زیاتر مەسەلەن لەبەریان نابێ ئەوەی کە دوو کراس و سێ کراس وایە پێوە دایکەنە پێویست ناکەوە هەموو کەربەلە بکەیتە بەرخۆت کاتەکەشی بەرەو گەرما ئاچوو دوای مانگی 4 و ئەوانە پێم وابێ چووە ناو مانگی 6 ئەو کات ئەوان بارکریان ئەوانە کۆمەڵە لە قەومانی منی تیا بوو خاڵوانم باوانی دایکم خەڵکی سماغ بوون مناڵەکانی مامە ئەمینی تیا بوو ئەمینی حاجی ڕۆسم ئەوە لە خەیاڵمە مناڵەکانی مامە خەسرەوی تیا بوو خوشک و براکانی کاکەماڵ کەیسە تاخانەی ئەنفالە وە کوڕێکی تری تیا بوو سەلام کوڕی شێخ حەسیب بوو ئەویش هەر بە هەمان شێوە بەر ئەو شاڵا و بەر ئەو 500 نەفەرە کەوت کە پێم وابێ لە 100 تا 100 ئەوەی کەیسا باتی گۆڕی بە کۆمەڵەکەن گۆڕی ئەو کەسانە بێ کە ئێمە بینیمان لە پێشی ئێمە بارکریان ئێمە دوای ئەوان نازانم مانگێکی پێچوو بیست شەوی پێچوو سیارەکانی ئەوان جیاواز بوو لەو سیارانی کە ئێمەیان پێبار کرد سیارەکانی ئەوان چۆن بێژین قەپات بوو سیارەکانیان بە حەقەت ناشین بوو ئەو عەسکەرانە لە بەرچاوی ئێمە ناشین بوون کە ئەوانیان سەرخست ئەوانیان بار کرد ئەم سیارانەی کە هات بۆ ئێمە جامی کراوە بەهۆکو منشائانەی کە ئیسا خەڵک سەفەری وڵاتانی پێکا و یا شارە گەورەکانی پێکا هەر منشائی وابوو جامەکانی کراوە بوو ئەم جا ئێمەیان باکوتیان ئێوە بۆ سجنێک ئەبرێن بۆ شوێنێکی تر ئەبرێن ئەوەی کە هەیتانە بۆ ژیانی خۆتان ڕۆژانە بەکاری تێرن ئەگەر جۆدەلیەکە ئەگەر مەوجێکە ئەگەر بەتانیەکی ئەو سەردەمە یاکم لە باە هەر شتێک لەگەڵ خۆتان بیون خەڵکی ئێمە ئەوەی پێویست بوو لەگەڵ خۆی باری کرد ئێمە بریاین بۆ نوگە سەلمان من هەموو شتەکانم وەکو خۆی لەبیر نییە بەڵام کە بارکریای نازانم کاتەکەی بەخوا چەند بوو زۆرمان پێچوو ڕێگایەکی دوور و درێژمان بڕی چوینە سەماوە لە سەماوە دەوری سەعات و چارەکەی بەسیین کە پێم وابێ ئەگەری ئەو بوو لە ناو سەماوە سجنی گەورە بێ و لەوێ دامان بنن جێمان نەبووە کە جێمان نەبووە یا بۆ چی بوو ئەوەیان نازانم پلانی حکومت خۆی بوو ئەو دار و دەستێک کە لە لێمان نابوون خۆیان ئەو تاخیر بوونە ئەزانن دوای ئەو تاخیر بوونە لە ناو سەماوە ئێمە کەوتینە ڕێ بۆ نوگە سەلمان
کە چوونە نوگە سەلمان ئەو سازانیمان کە دبز لە چاو نوگە سەلمانە حەساو کە بەهەشت بوو یعنی سجن هەر سجنە بەڵام دبز لە چاو نوگە سەلمانە زۆر جیاوازی کاتەکەی پێما بێ لە دوای دوانزەی شەو بوو گەیشتێ نوگە سەلمان بڵێ لە بیرم نییە سەعات وشتێ وەختەم هیچ لە بیر نییە پێم وایە بە دوانزەی شەو بە دوا بوو گەیشتە نوگە سەلمان خراینە قاعەیەکەوە هەر هەموو ئەو ژن و مناڵانەی کە بە یەکەوە بووین ئێمە سیارەیە کە دوانە سیانە لە خەیاڵم نییە بەخوا بەڵام پێم وابێ هەر وەجبێ کە بارەکە لە 500 نەفەر کەمتر نەبوو خراینە قاعەیەک لەو قاعە لە دوانزەی شەو هەتاکو بەیانی خەڵک هاواری ئەکرد چونکە سجنی نوگە سەلمان خەڵکی تری تیا بوو پیرەپیا و پیرەژنی تیا بوو یەکێ لەو پیرەژن و پیرەپیاوانە نەنک و وەکو بێژین دادا و بابای خۆم بوو و ئەو خەڵکەی تریش لەگەڵ منابووە بە هەمان شێوە دادا و بابای فلان و دادا و بابای فیسان و دایک و باوکی کۆمەڵی لەو خەڵکەشی تیا بوو کە لێ ئێمە و یەکێ بایە کرد باوە یەکێ بایە کرد دایە یەکێ بایە کرد کچەکەم فلان کرد ئیتر وەکو ڕۆژی حەشر وا بوو ئەو شەوە حتا بەیانی پێم وانێ کەس توانێتی بخەوێ ئەمجا لێ ئەو حاڵ و هاوار و قوربەسەری و ناڵە خەڵک برسیەتی تینگیەتی ئێمە تینگیمان بۆ کومناڵ زیاتر ئیتیمامان بە تینگەتیدا داوای ئاومان کرد ئاویان بۆ هاوردین ئاوی چی کە ئەوی سەی باسەکەن ئاوی شۆر باوەڕم پێ بکەن ئەو ئاوە خەڵکێک بیخواتەوە مەگە بزانێت چەنە تامی پیس نە تاڵی تاڵێک بوو نە شۆری بوو تینگەتیمان بۆ ئاوە نەئەشکیا و هەر کەس کە توانی لەو ئاوە بەسەن گڵاسێ بخواتەوە یا جامێ بخواتەوە تووشی ناوزک چوون و ناڕەحەتیەکی زۆر بوو هەتا بەین لەو ناڕەحەتیان ماینەوە دوای ئەگەر هەڵە نەبم ڕۆژیە بوو یا دوو ڕۆژ ئێمە وەکو ژن و مناڵ خراینە پێچێک کۆ ناو نوگە سەلمانە ئەوانەی کە سەفەر ئەکەن بۆ ئەی بینن پێچی ژن و مناڵەکان جیاوازە و دیارە لەوێ ئێمەیان خستە ناو لە ناو نوگە سەلمان خۆیان کە خۆی سجنە ناو سجنەکەیش ئێمە سجنێکی تر بووین ئەم سجنە بۆ ئێمەی ژن و مناڵ کە تێکەڵی ئەم ئەختیار و پیرانە نەکرین پێم وابێ دوای 2 مانگ لە داواکردن و ئەوەی کە بۆ لای مەسەرەن باوکی ئەوی بۆ لای دایکی داوایان کرد ئێمەیان چۆن بێژی هەر کەسە و بەرەڵا کردە ناو سجنەکە بە گشتی بە گەورەی چون هەر کەسە بە لای بابا و دادا و باوکو دایکی خۆی ئەوەی کە جێی ناڕەحەتیە بۆ من لەو سجنە چۆن بێژی لەو سجنەی کە لە ناو سجنی نوگە سەلمانە ئێمەی تیابووین بوو بە جێی بوو بە هۆی مردنی 2 خوشکم لەوێ ببورن باسی ئەنفال زۆر قورسە بەڕاستی هەرەوە نیە باسەکە بکەی بەدەم بڕوا بکەن بۆ ناگریم کە خوشکەکانم مردین بۆ ئەگریم کە بۆ گریانی دایکم ئەگریم دوای ئەنفال جگە لەو ئازاری کە خوشکەکانم دەبرسا مردن تەبعاً ئێمە لە دبس بە شێوازێ خزمەت ئەکراین لە چاو سجنی نوگە سەلمانە زۆر جیاوازتر بوو تووسێکە خوای گەورە ببینە گشت 4 یادیەکاتەوە خواوە باران و با یادیەکاتەوە چکۆیمەوە بەر باران و باوە ڕێمانە کرد باران لێمانیەدا مناڵە کۆڵمانەوە بی مناڵ لە زگمانە بی مناڵە باوشمانەوە بی ڕێمانە کرد 8 ساعات ڕێوە پار ڕێمان کردووە بەو شێوە باران قوتامانتی و ئەم ڕەشەبا لێمانی هەڵکردە ئیسا من ئەم عانێلە ئیتر عینەن خوای گەورە یادەکە خۆی کاتەوە بێ ئەوە ملت بیکاتەوە خواوە باو باران یادەکاتەوە ئێمان دوای ئەنفالمانیش کە هاتی نەخوار و هەست کەسێک لە قارکردم کە سوپارێکی بیوگەی پیا ئێمە باوکوبرامان بوو کەلار هاودمانیان بەخوا لە جەلەولا و گەڕانمانیان و مناڵەکانمان بیا بۆ بەغا کوتێکی بڕیا بۆ کەرکوو بۆ شێوە دابش کریانیمە بەستی خۆشک لە یەک دیرا ئەنفال بدمانی پیاوەکەی من و پیا خۆشکان و هەمووی ئامۆزامە گشتی بەر یەک زەلامە زەلامسکی سەر ئەنفال کریاوە 48 کەسمان بریاوە بەس ژن جێماوە ژن مناڵ وردەی گەورە کردووە 4 دایکیش ژن کوڕەکانیان بێژی دایکیان وا دایکەکان مردن نەمانە ئیساتە ژنەکانی زۆری مردە و زۆرشی ماوە گەورەی ناو ئەو ژنێ لە تەمەندار ئەو ژنێ لە من بوومە لەو کاتە دانی تەمەنم زیاتر بووە 35 ساڵ ئەمرم بۆ پیاوەکەم ئەنفال بدێتی لە گشت ژنەکان تەمەنم زیاو بووە زیاتر لێ ماڵومێتە بووم هاتینە چەند وڵاتە ئیتر چیمان کردووە بۆ خۆمان شانمان کردە کرێکاریە
دایک ئەو دوو شخصە لە لاتە لەگەڵمان بووە جارە دۆ پێ 50 ژنیمان جا دو 40 ژنیمان گوڵە بە ڕۆژەمان ئەوڕی لۆکەمانە چنی تەماتۆبەمانە چنی درە و جۆگەنممانە کرد ئیتر هەتاکو بگێتە 2000 خەڵکە ئیشی کردەوە خۆی لە نوگرە سەلمان نان و ئاو نەبوو بەس سەبوونی گیاندا پێمان دوو ڕۆژجارێ سەبوونیەک و لەگەڵ ئاوە ئەوەش بمانە هات بە تەنگەر ئاوێکی شۆر بوو ژیانی نوگرە سەلمان زۆر تاڵ بوو چەندێ مناڵێک بە ناوی شێرک و علی حەسەن خەڵکی دێگەی خۆمان ئەوە ئامرە دایلی سەریشکان چەند ڕۆژی دو سامرد واتە علی قاور خەڵکی هەم دێگەی خۆمان لەوراکە تووشی نەخۆشی هات چەند ڕۆژێ ماوە مرد مامساڵە هەیە خەڵکی گوندی سماق لەوراکە ئەو ملازم حیجازە دایلی وەختی دەرەچون بۆ دەرەوە مرد تا تاکوونی مەڕۆ جەنازەکەی لە گەراجەکە ماوە کە ئەو قافڵە بێتەوە زۆر کەس لەوراکە مناڵان بە زۆربەی دادا ئەسمەری خەڵکی تەبەسبی دوو مناڵی هەلیا لەوراکە مرد فاتمە محەممەد هین ڕەحیم خەڵکی ئاسیس قادر خەڵکی بنەکە زۆربەی مناڵەکان لەورە کەس نەما لەو کەسانەی کە دوو مناڵی یاخو سێ مناڵی لە نوگرە سەلمان لە بەرسیان نەمردووە و لە تیناو لە نەخۆشییان نەمردووە لەو نوگە سەلمان باوانی خۆم خەڵکی دەیتە بەسپیم دوو ئامۆزان لە ناو نوگە سەلمان لە برسا مردن جگە لە کەسوکاری تر ئامۆزازا و پورزا و خەڵکی دێکە و خەڵکی دێکانی تریش هەر کەسوکاری من بوون هەر خوشک و برای من بوون ئەوانەی هەموو لە تەمەنی ئێمە و لە ئێمە بەرەو خوارتر ساڵی ئەنفالەکەم سەبدووی ابتیدایی بووم ئیتر ئەوانەی کە مردوون خوشکەکانم لە من مناڵتر بوون لە دوای ئێمە و لەدایک بوون ئەوانەی ئامۆزاکانیش هەر لە ئێمە مناڵتر بوون کارەساتی ئەنفال باسکردنی سجنی نوگرە سەلمان و باسکردنی ڕێڕەوی ئێمە بۆ ئەو شوێنانە زۆر ناڕەحەتە و هەرگیز پێم وابێ باسکردنی کۆتایی نایە نە بەم سەعاتە و نە بە سەعاتێکی تریش ئێمە دوای ئەنفالیش هە لە ناو ژیانی ئەنفالا ژیاین هە لە ناو ناڕەحەتیە ژیاین بە بێباوکی گەورە بووین دایکمان ئەرکی باوکایەتیشی لە ئەستۆ بوو ئەرکی دایکایەتیشی لە ئەستۆ بوو دایکێک بێبرا بێخوشک مەسەرەن بێ دڵسۆز کە کرێکاری بکاو بە کرێکاری ئێمەی گەورە بکە باسی ئەنفال هەر ئەوە نیە تۆ بڵێ سەدا حوسێن یاوەکم ڕژێمی بەعەز ساڵی 1970 خەڵکی ئەنفال کرد ئەنفالەکە کارەسات یعنی چۆن بێژین کارەساتێکی زۆر زۆر گەورەیە هەر دێیەک هەر کەسێک چیرۆکێکی لایە هەر کەسێک لە ناو خەیاڵێکی ناڕەحەتی ئەو سەردەما ئەژی بڕابکەن من ئەڵێم چواردەی چوار ئیتە چمە نوگرە سەلمان سەرێ لە ناو زیلەکەم سەرێدا ئەبەزیم سەرێ ینی دایکم تێتە خەیاڵم کە چۆنە چۆن خوشکێکم کە مردوو لە باوشیا دوای نوێژی بەیانی پێیزانی مردووە کە کردێ گریان و شیوەن و ئەوانە حەجاج هات لی تووڕە بوو دەری کردە دەشتی سجنەکەی کە ئێمەی تیای ناو نوگە سەلمانە وەکو باسم بۆتان کرد ئێمە سجنێک بووین لە ناو نوگە سەلمانە لە ناو سجن نوگە سەلمان خۆیان هەم سجن بووەوە ئێستا خەڵکانی کە سەردانەکەن ئەیبین ئەمە بەشی ژناڵەکان دەریکرد دەرەوەی سجنەکەی ئێمە وەکو ژناڵەکان لە ناو حەوشەکان ڕای گردوو هەتاکو خۆروبان بەرزۆ بوو پێم وابێ نازانم سەعات چووە نۆیا ئەو ناوە ئەو سا خەبەریاندا و بابام و کۆمەڵی قەوم و کەسکارێک و کاکە حەمەد چوون ئەو خوشکەی من و ئەوانە کتر ڕۆژانە نەک خوشکەکەی من ڕۆژ وا بوو 10 کەس ئەمرد 12 کەس ئەمرد جامە بەسم لێرە ناڕەحەتەکە ئەوە نیە تەنها تۆ کەسێک مردووە و بڕۆن لێتی تێن بینێژن ناڕەحەتەکە ئەوەیە کە مردنەکەش نیان ئێڵا بە ئارەزوی خۆت بینێژی مناڵێک تاوانی چێ لە باوشی دایکە تۆ ڕای ئەگری لە نوێژی بەیانی و هەتا سعات دەی بەیانی دەی نیوەڕۆ دەی پێشی نیوەڕۆ نائینسانیەکانی دەسڵاتی بەعسی نامرۆڤایەتیەکانی دەسڵاتی بەعسیەکانی بەعسی بەڕاستی ئەوەنە ناڕەحەتن ئەوەنە ناخۆشن ئەوەنە زوڵمەکە قورسە باس ناکری من ساڵی ئەنفال کە لە سجنا بووم دوو ابتیدایی بووم پێمە بە 8 ساڵ بوومە 7 ساڵ بۆ 8 ساڵ بوومە یعنی تاوانی من چی بێ کە لە ناو سجنەکەشا حەجاج بە هۆکارێکی زۆر بەسیت بڕوا بکەن کێبڵێکی لێدام دای لە ئەم کڵۆکی ڕاستەمە تا ئیسەش ئەگەر هەر کاتێک سەرمان بوێ ئەو ئازارەم هەیە ئەو حەجاجە لە سەرەتای گەنجی بوو بە هەموو قوتی خۆی بە کێبڵێکی داودۆ بە کڵۆکم هەتا ئیسەش من ئەو ئازارە ئەگەر سەرمان بوێت یعنی واتی چیتان بۆ بکەم کارەساتی ئەنفال ڕوخانی دیەکانی ئێمە نەمانی خەڵکی ئێمە لە دیەکان بە ناوی ئەنفال
زۆر چیرۆکی تایە، زۆر چیرۆکی ناخەژێنی تایە، زۆر کارەساتی زۆر ناڕەحەتی گەورەی تایە. ئەوەی کە من ئەیزانم کۆمەڵی خەڵک لە من گەورەتر لەو کاشتی زۆر باشتر و زۆر ناخۆشتر و زۆر وەکمە بەسم باشترەکە بۆیە کە کامیرەوانەکان ئێوەی گەنج خەڵکی سەردەم بیزانێ ساڵی هەشتا کە ساڵێک بووە پڕمەینەتی 4 کە 4 پڕ ناڕەحەتی بۆ کورد، بۆ ئێمەی دێهاتەکان، بۆ ئێمەی ملەتی کورد، بۆ ئێمەی دێنشین. ئێمە یعنی تاوانمان چی بوو کە بەو شێوازە حکومەتی بە عەزدار و دەسەکەی وەکوتر بە نابی جاشایەتی و بە ناوی بەعسایەتی ئەویان بە ئێمە کرد. هەر ئێمە خۆ کورد بووین، خۆ عێراقی بووین، خۆ تورکمان تورک نەبووین، خۆ ئێرانی نەبووین، کاکە ئێمە عێراقی بووین. دەسڵاتی عێراق بەو شێوازە مامەڵی لەگەڵ ئێمە کرد. ئاخشتیش ئەوەی کە پێویستە من داوام لە ئێوەی گەنجە ئەوانی کە خوێنەوارن ئەوەی بزانن کە ئەم باسانی ئێمە ئەیکەین تەنها باسێک نە لەو دەمە دەرچێت. ڕابکەن هەتا لە ژیانە بە من ناخۆشی ئەنفالم لەبی ناچی، چونکە ئێمە تیای ژیاین لەو واقیعا ئەژین. ئیسەش من لە خۆشترین ژیانام و لە هیچم کەم نییە، بەڵام هەر ناخم ناڕەحەتە، ژیانم لە ناخی خۆمە ناڕەحەتە، بۆ بێ خاڵۆم بێ پورم، ینی وەکو میمکی خۆم نییە، خاڵۆم نییە. ئەمانە کارەساتن بۆ من. ئەو خاڵۆکانم بەر شاڵای ئەنفال کەوتون، میمکەکانم بە شاڵای ئەنفال کەوتون. دایکم بەو ئازارەوە هەتا ساڵی 2020 ژیا لە ساڵی 2020 بە نەخۆشی کۆرۆنا ئەمری خوای کرد. یعنی من قەت ناڕەحەتیەکانی خەیاڵی دایکم لەبی ناچێت کە باسی ئەکرد، کە جەژن وایە دایکی من جەژنی بە خۆشی نەکرد. چواردەی چواری هەموو ساڵێک ئێمە یادی ئەنفالەکەین. تەنها یاد نییە بەڕای من، تەنها ژمارە نییە، تەنها ڕۆژ و مانگ نییە. بڕابکەن چواردەی چوار ناخۆشترین ناوە بۆ ئێمەی کە سوکاری ئەنفال، بۆ ئێمەی ئەوانی کە لە سجن بەربووین، بۆ ئێمەی کە خاوەنی ئەنفال و کۆمەڵی خەڵکی ئازیزمان لەدەستداوە، کۆمەڵی خەڵکی دڵخۆزمان تا ئەم دەقە لە بیابانەکانی عێراق لە ژێر لمایە. ئێمە وەکو ڕێکخراوەکان پێم وابێ هەوڵی زۆرماندا، بەرپرسی زۆرمان بینی، هەتا من خۆم لەگەڵ کاکە حەمە سەردانی بەغامان کردێ، پەرلەمانی بەغامان بینیە. بڕابکەن داوای پارەمان نەکردێ، داوای منسەب و پلە و پۆستمان نەکردە وەکو کوڕی ئەنفال وەکو زیندانێکی نوگەسەرمان پێمان بدرێت. تەنها باس داوای ئەومان کردێ کە ڕووفاتی کچە ئازیزەکانمان کە ئەو سەردەمانە لە تەمەنی جوانترین تەمەنی ژیانیان نابوون، ئێستا پێش و پڵاکانیان بێت. ئافرەتەکانمان کە لە جوانترین ژیان تەمەنی ژیانە بوو ساڵی هەشتا و پێش و پڵاکانیان لە بیابانەکانی عێراقا بێرن. هیچ داواکاریەکی ئەومان نەبووە لە دەسڵاتی کوردی پلە پۆستمان بداتێ، یا وەکو موچەکانمان زیادکە، یا وەکو پارێکمان بداتێ. ئەوە شتێک نییە بە باسی بکەم. بۆ پارە و پۆست زامی ئێمە ساڕێژ نابێ، بۆ موچەیەکی ماگانە کە حکومەت بە حەقی نابینێ پێماندا زامی ئێمە ساڕێژ نابێ، بێ میمکی یا وەکوم بێ خاڵۆیی من هەرگیز بە پارە ساڕێژ نابێ. ئازارەکانی دایکی خۆم قەت لەبیر ناچیە، بە هیچ شتێک لەبیرم ناچێت، حتا لە ژیانە بینیە. دایکی من یەکێک بۆ لەو ژنانەی کە لە پاشی ئەنفالیش قورسایی ژیان کەوتەتە سەریان، کە هەم پیاو بووە هەم ژن بووە. دایکی من و هەموو دایکەکانی تری دوای ئەنفال ناڕەحەتیترین ئازاری ئەوان ئەوە بووە کە نانیان نەبووە، کە شوێن و ڕێیان نەبووە، لە دوای سجن و بەربوون و مناڵ بەسەریان ناکەوتێ و بێکەس و بێکار، هەرێکە لە خانیەکی بێ ئەسفەب و بێ هیچ شتێک لە ناو سمودی ئەو سەردەمە و ڕزگاری ئیسا. ئەوان بەڕاستی هەموو ژیانە ناڕەحەت بووە، هەموو ژیانە پڕمەینەتی بووە. وەکو پێم وتی کارەساتی ئەنفال، تاوانی ئەنفال، چواردەی چوار باسی ئەنفال، هەر ئەوەنی ئەنفال کریان، هەر ئەوەنی بچالکیان، هەر ئەوەنی خریانە سجن و گەسەلمان و لە برسامردین و سەبوونێکی ڕق و ئاوێکی شۆریان پێداین. دوای ئەنفالیش ئێمە هەلو ئیسە من خۆم هەتا ئەم دەقەش هەر لە ناو ئازاری ئەنفالا ئەژیم. نەخوازرا دایکێ بێ کەس، دایکێ بێ برا، دایکێ بێ خوشک، دایکێکی مەسەن کۆمەڵی مناڵی ڕەشوڕوت بەسەریا کەوتێ لایە بڕا بۆ کرێکاری، تا کە حاجی باسی کرد لایە بڕا بۆ پاچە کۆڵە، لایە بڕا بۆ درەوی داس، لایە بڕا بۆ برسێتی مەسەلەن بۆ مناڵەکانی. جگەل لەوەی کە ئەم دایکە ئیسراحەتی نەبوو بۆ پیاکردنی نان بۆ مناڵەکانی، بۆ ئەو سەردەمە باسی نەوەتەکان ئەکەین.
لە ژێر چاودێری و تانەوتەشەری کۆمەڵی خەڵک و کۆمەڵێ ئینسانی نائینسانی شابووە چونکە ئەو ژنانەی ئێمە ئەو سەردەمەلیان قەومیا بڕوان پێ بکەن کەسی 30 ساڵ نەبووە وەکم کە حاجی باسیکەمەکەی کە حاجی 35 ساڵ و 30 ساڵ بێ زۆربەی دایکەکانی ئێمە لە 20 ساڵ بۆ 22 ساڵ بووە خەڵکی ئێمە ئەنفال بۆ دەنکی گەورە نەبووە ئەو خەڵکەی ئەنفال بۆ زۆر کەمی لە سەروی 30 ساڵ بووە هەمووی لە تەمەنی 25 ساڵیە ئەنفال بووین و بێ حاڵ و ماڵ کریا بێ پیاو کریا بێ ئەوەی کە پیاو و بێژن کریا دایکی منێکێک بۆ لەو ژنانەی کە بە گەنجی کۆمەڵی ئەرکی قرس وەکو دایکەکانی تری ئەنفال کردوتە سەرشانی ناڕەحەتەکانی دایکی من زۆر زۆرن کە من باسی بکەم جگە لە بێ کەسێکەی جگە لە بێ باوانەکەی باوانی هەموو ئەنفال بووە بێ شوێن و ڕێ بووین ئێمە شوێن و ڕێمان نەبووە حاڵ و ماڵمان نەبووە لێرەش هەر برسێتی برسی بووین لێرەش هەر لە بەزگێتێر و بەزگێ برسی بووین بۆ بێکەس بووین کاکە بە حقەتەکەی بێژیان بووین لەیرش تەنها دایکی من نە هەموو دایکانی ئەنفال ئێمە وەکو ئەنەوەی ئەنفال ئەوانی کە ئمڕۆ پێگەیشتین هەتا ڕۆژی قیامەت قەرزاری دایکانی خۆمانی قەرزاری ئەو دایکانین کە گەورەیان کردین کە وەکو باوک سێبەری خۆیان ڵاو بەسەرمانە لەبان ئەو هەمووتانە و تەشەرەی قەوم و کەس و کار کە بۆ شوو ناکەی ئەم ناڵانە بۆچی جێنایەڵی با بوو دەمەوە بەژن بوو دەمەوە بە شووبکە بە فلان کەس ئەم دایکە دڵی نەپشکیا نەک تەنها دایکی من هەموو دایکەکان ئێمەی مناڵی ئەو سەردەمە جێبێڵێ ئەو ئەرکەیان گردا ئەستۆ من ئێستش دایکم ئەمری خوای کرد هەتا مردم قەرزاری ناوەکەیشیم و قەرزاری حاجی ئاسکە و هاو شێوەکانی حاجی ئاسکەین کە ئێمەیان بەخێو کردووە ناڕەحەتی کارەساتی ئەنفال زۆرە بڕابکەن ئیسەش ئێمە حەساوکە لە ناو بەشێکی ژیانمانە هەرها ناو ئەنفالا ئەژین خۆ ئەنفال هەر ناوەکە نیە کاکە ناڕەحەتیە ژیانی ئێمە پڕمەینەتیە ژیانی ئێمە من بێباوکی مەسەرەن حتا ئەم دەقەش بێباوکی بە شانی منۆ دیارە بە مەسئولیەتی سەر شانی منۆ دیارە ئەوە نییە بێژی تەنها باوکم ئەنفال بوو ڕۆی مرد تەواو دایکم بێدایک بوو یا بێخۆشک بوو ئەو ئازارەی پاشی ئەنفال بۆ من هەتا ڕۆژی مردن لە ناو دڵمە لە لەشمە قەلبمە ئەمێن هەر ڕۆژی لە دەم گاوەسنیەک جەنازیە دەرەچێ من خۆم ڕۆیمە دیا جەنازەیەک ئاوا کە لە ئەیەنەیە کەفتە دەست تێ دوعای خێرم کردم خوایە لێم نەڕەنجی بانم داوە بتم خاوەنتم بە قوربانەستان بینەوە پێراریش گەڕیاینەوە سەبری ئەحمەد کەریمیان بدە سەر جەنازەیەک وت ئێمە بابامە بانی داوە کابرایەوە دەوریا دیواری کردووە لەورە زەرعاتیان لە جەنازە دەرکەوتووە جەنازیەمەی سۆ دەم گاوەستن عەرە بۆ سەماکە ئیسان باران و لافاوە لە عەرعەر هەلێ کرد منە گیریان من جا خواب بمرم بەخوا جەنازەکانمانەوات ئێمە چاوەڕانەوە نەینا قوربانی ئێمە سوتیاغەوە نەینا ئێمە ئەوە تەمای ژیان خۆش نیمان من نوێژەکەم کوڕەکەم پیاوەکەم لە پێش موێستیانە ئێمە ئەخەفین لێریانە قسە ئەەکەین ئێمە هەموو یادەکان من پیاوەکەم زۆر پێ بسڵمان بوو هەموو یادەکان هەموو ژیانم لێلەوە قسەکەم ئەو عانە لە تازەشار کیمیاییدا هاوارمە کرد بۆ کوڕەکەمەی دایە ئێمەش تەستیم ناین با کیمیاییمان لێدا و بێنە دیار سەرمان ئاوا دەمان وا داچەقەمە چاومان ئاوازداخۆ لە گاڵتەیە کرد بوون وڵای جەربرگی نورەسەمان ئەو مناڵانەی کە وەختێک ئەمردن سەیتە کرد هیچ دەسەڵاتیانەوەی دەمە داچەقیانە کرد زۆر زەردۆیمانە دیاریانەوە هیچ ئیسفادەی نێ ئەو مناڵانە چووکە چشتبی بخۆن زەردۆینەوە تەواوەتی بێتاقەتەوەی ئێمەش بێتاقەتەوەمانە سەر ئەوانە کە وەختی ئەوم لازم حیجازە بووە لێدانی ئێمە جاروایە ئەو سیاری پێمانە شوت بە زەختی خۆی لێمانێدا تۆڕی پێ قسەی پێمانە کرد سوکایەتی ئێوە مناڵی مەخەڕەبن ئێوە چین هزار قسەی پێمانەگرت بەڵام ئێمەی مناڵ دەساتمانەوەی لەورە بە لێدانمان بە تەعزیبی نەفسی بە ئەمانە خستە بەرخۆر کە و گەرمای تاوسانە بێکارە با لەوراکە ئەم هەموو کەسە ئەمر سەیتە کرد لەوراکە ژنی ئەمرد هەچی ئەومان بۆیە بردەویت ئاو ناخۆم ئەمان بوو ئاو ناخۆی دادا ئەو بخۆیت با حەماوم بۆرە ئیتر نازانم ئەو حەمەیە کوڕی بوو نازانم برای بوو چی بوو هەر هاوارێ کرد حەمە بە ئاوم بۆ بێرێ ئیتر لەو بندیوارە کە ئەو ژنەیە کۆچی دوای گر زۆر پیرۆژنێکی داما و بێکەسم ئەم باسانەی ئێمە بە نووسین بە سەوت بە سوورە بە هەرچی ئەگەێنن قەت لە بیرتان نەچێ هەوڵ بدەن لەم هەفتەی کە بەرەو یادی ئەنفالەچین کۆمەڵە یاد دەکرێت لە شوێنان بەشدار بنتیایە شتی باشتر وەربگرن چونکە پێویستە ئێوە بیزانن کە چواردەی چوار تەنها ناو نییە کارەساتی ئەنفال تەنها کارەسات نییە تەنها ئەنفال وشەیەک نییە و تەواو بوێ
بڕوا بکەن خەڵک بە ئەنواع ئازارۆ مرد، خەڵک بە ئەنواع ناڕەحەتی وە گیانی دەشت، خەڵک بە ئەنواع شێواز و نێشتریا. هەتا ئیمڕۆ لە دیداری یادی دیداری نوگرە سەلمان بوو لە هۆڵی ڕۆشنبیری، وێنەیەکم بینی برادێک ئاماژەی بەوە کرد لە ناو وێنەکە ئەو ئەفرەتانەی بەسریاویش بە چاو بەسریاویش هەوڵی ئەوەیاندا پاڵدەنە دیوارەکەەوە، تەمەەن ئەم چاڵەکە کنیا بۆزنە بە چاڵکردنەوە خەڵکە ئاوە بە درێژی کریا. ئافرەتەکان هەوڵیاندا بە چاو بەسیایی بەدەست بەسریاییش هاوار بۆ دیوارەکە بوون بۆ پشتی خۆیان، مناڵەکان تن گردیە و لەبەر خادیەوەی ئەگەر گولە باران ئەکەنەوە ئەگەر خۆڵەکە دەبایەنە خۆڵەکە بەر سەرچاویان نەکەوێ، ئەو خۆڵە بەر سەرچاویان نەکەوێ، ئەو گولە بەر سەرچاویان نەکە ئاو خێنەداتە پاڵ دیوارەکە. یعنی ئەمانە بۆ ئێوە پێویستە تەرکیز خەنە سەر ئەو وێنانە کە وێنە ئەی کێشەیە یاوەکم بزەبت هەر کامیرە گردێتی لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان پێویستە ئەمانە ببینن ئێوە. ئەم شتانە بەڕای من بۆ ئێمە لە ناواقیعەکە بووین، شتێکە ها ناو زەینی خۆمانە، ئەمە من تەسویرێکە خۆم وەرم گردە هەڵم گردە لای خۆم، بەڵام بە باسکردن بۆ ئێوە وەک خۆی وەرناگیرێ. حەقە ئەو سەردانانی کە ئەکرێ بۆ نوگرە سەلمان ئێوەی گەنج بە ناوی ڕێکخراو بە ناوی هەشتێک یا بە ناوی کەسوکاری ئەنفال سەردان بکەن شتەکان ببین وەکو خۆی بیگەن، وەکو خۆی بیگەن ناو مجلەکان، ناو جەریدەکان، ناو ڕۆژنامەکان، با بمێنێتەوە بۆ مێژوو. ئەگەر کورد بە حکومەتیش نەبوو، ئەگەر هیچیشمان پێ نەکریا، ئەم ئازارەوە ئەم زوڵمەی ئێمەی کورد وەکو خۆی بگەینەوە کاری دوای خۆمان، هیچی ترم ناوێت.